زانستێک بشاریتەوە ئەو شتێکێکە لەوانەیە کە لە ڕۆژی قیامەتە سەختە ئازارەکەی. شەشەمیان ئیمانداران جاسووسی، ئەوش خەتەرە، ئەو کەسانەی وا جاسووسیەکەن. من استمع إلى حديث قوم وهم لها كارهون بيسروا هەندێشتی بسڕۆ هەندێک شتێ باشە هەر کەسێک جۆ بگرێ لە کەسێک حەز نەکا ها ئەچێتە پاڵێکەوە جۆگرێ ئەژێ بزان چێژێ. پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەڵات ئەو کەسە لە ڕۆژی قیامەت ئازان چی لێکن هەردوو جۆی پڕ ئەکەن لە قوڕقۆش ئاحسنی جەهەنەمی. ئەمە عەزابەکەیەتی، ئەمە سزاکەیەتی. جاسووسی ئیشی ئەمەیە، فڵان وتی فیسان وتی جۆگرێ بزان چی بوو، فڵان چی وای کرد، بۆچی بوو، بۆچی ڕۆی بەدای ئوموری خەڵکا نەگەڕێی باشە، خەتەرە. وەڵڵاهی خوا حەیاتە با لە ماڵەکەی خۆتە، هەر بە مناڵ و ژنەکەت نییە خۆ حەیاتە با. ئەمە خوا وعدی کردووە هەر کەسێ بە دوای عەیب و عاری خەڵکا بگەڕێ، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوا ئابرووی ئەبا لە ماڵەکەی خۆیە، پێویست ناکە بە دوژمنەکەی، پێویست ناکە بە دەرەوە، هەر بە خێزانەکە و مناڵ و ژنەکەی کاتە دوژمنی خوای گەورە وای لێکە. چکە بۆ ئەو بە دوای عیب و عاری خەڵک ئاگەڕێ، خەڵکش بە دوای عیب و عاری خۆی و ژن و مناڵی ئاگەڕێ. ئیتر وای لێتی خوا فەسحێکە. ئەبێ زۆر وریابین ئیمانداران، ئەمانە زۆر خەتەرە. کەواتە شەشەمیان شەمەیە. حەفتەمیان ئەوەی کە وێنەگر کە دروستەکە وێنە بەدەست بت دروستەکە بت، ئەوە خلافی تیان نییە، بەڵام ئەمە وێنەگرتنە، ئەمە شتێکی خلافیە. لەم هەندێکیان ئەڵێن ئەم شەگرێتەوە، هەندێکیان ئەڵێ ئەمە ناگرێتەوە. بەڵام ئەو حەدیثانە کە هاتوونە لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر عولەمایان متفقن لەسەر ئەوەی کە ڕەسم ئەکا بەدەست بۆ نمونە پەیکەر دروستەکە پەیکەر، ئەمانەش ئەگرێتەوە چونکە لە ڕۆژی قیامەتە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام پێیان ئەڵێن ڕوح بکەنە بەری ئەمانە، ئەو بتانەوا دروستەکرێ بتێ بۆ ئەمەکەن، بتێ بۆ ئەوەکەن، بتێ بۆ ئەوەکەن، ئەمە فڵانەوە فڵانەوە خراپە، شتێکی باش نییەوە، کارێکی جوان نییە. هەشتەمیان ئیمانداران خاڵێکی تر لەوانە، هەشتەمیان زۆرداری بۆ نمونە و ئەوەی کە هاوتا بۆ خوای پەروەردگار کە دابنەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ کە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە مارێک ئەنێرێ بۆ نمونە، مارێک، ئەم مارە چییە؟ لە کۆتاییدا بۆ نمونە دوو چاوی هەیە و دەبینێ و دوو گوێشی هەیە و دەبیستێت و زمانشەیە قسە دەکات و ئەڵێ فەرمانم پێکراوە سێ کەس، فەرمانم پێکراوە سێ کەس کە چی بکەم؟ ئازار بدەم. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێک ئەو کەسەی بۆ نمونە یەکێ لەوانە ئەوانەی کە زۆردارن بەڵام چین عینادن، عیناد خەڵکەکەی ئەمڕۆ عینادە، حەق ئەزانێ لەکوێ و ملکەچی نابێ، هەر عینادیەکە. ئەو خۆ گاڵتە نییە عینادی، عینادی لە دی نابێ بیکەی، عینادی لە غەیری شتە. ئێستا تو ئەزانی شتێک تو هەڵەی سوور ئەزانی هەڵەی نابێ عینادی بکەی لەسەر شت. ئیتر بەسێتی حەقت بۆ دەرکەوت بەسێتی. دووەمیان ئەفەرمێ کەسێکە شەریک لە غەیری خوا داوا وەیکە کترش لەوانە باسمان کرد ئەوەی کە سوورەیە کە دەگرێتەوە لەم حەدیسەشە هاتووە. نیعمەت گوزاری ئیمانداران باسی نیعمەتەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر کەسێک لە دنیادا بۆ نمونە تێر بوو، لە دنیادا خوای گەورە حاڵەتی چاک و باش بوو، حاڵەتی چاک و باش بوو، ئەوە لە ڕۆژی قیامەتە ئەگە سوپاسی نەکا لە ڕۆژی قیامەت فەقیرە، خوا هەمووی عەکسەکاتەوە بووی. ئێستا ئێمە بڕواتانە بێ ئەم خەڵکە زۆر ناشکورە، خەڵکی ئەم زەمانە زۆر ناشکورە، یعنی سوپاس بۆ خواخانی خۆی هەیە، سیارە هەیە، لەشی ساغ، کاکە وەڵڵا بەس لەش ساغێکەت هەموو دنیا تێرێ، لەش خەڵک هەیە فەوتاوە بەدەست لەشی ساغ نییە فەوتاوە، ئەڵێ خوایە بەس لەشم ساغ هیچم ناوێ. تۆ سوپاسی خوا نەکەی لێش ساغە، هاوڕێی تۆ فەوتاوە ئەمەنە دەوا ئەسێنێ کە عیلاج چی نییە ئەزانێ هیچ ساغی نییە، سێ چوارێکی کەوتووە لە ماڵە قەرزەکە سواڵەکە نازانێ بگەتە چییە، تۆ ئەمە لەش ساغە سوپاسی خوا بۆ ناکەی، ئەو لەشە جوان سوپاس بۆ خوا ناکەی، ماڵێکی پێداوی خوای پەروەردگار مناڵی نوقسانی پێ نەداوی، ژنێ شێتی پێ نەداوی، سوپاس بۆ خوا.
ئەی خەڵکی فەوتاوە بەدەست مناڵی نوقسانەوە بەدەست ژنی خراپەوە گیری کردووە ئەی ئەمە چ نییە سوپاسی خوا بۆ ناکەی نیت لە کرێ چییە سوپاسی بۆ خوا بۆ ناکەی ماموچەیەک تێ ڕاتب تێ تاسبێک تێ دەستە خەڵکان ناکەیتەوە ئەمانەت هەموویە هەر هاوارەکە ژەنیمە کورە خاکە خۆ دنیا هەر ئەوە نییە پارەت کاکە خۆ پارە هەموو شتێ نییە لەم دنیاە کورە تۆ سوپاسی خوا بکە لەسەر ئەوانە کە خوا دایە پێت خوا زیاتر یەک بۆ ئێمە وامان لێهات تۆ خوایە ئێمە گشتمان هەر کوڕێکمان چەنە ئەوەنەی باوکو باپیرمانێ وەڵا لەوەیە دە پشت ئەوەنەی کوڕێکی ئێستامان نەبێ کورە جاران ساڵ بە ساڵ ئەچی گەنموجۆیەکی کرد تەسلیمی خوایە کرد هەتا هاوینەکە ئەی دووریەوە هیچی نەبوو هەنار و توور و پیاز و ساوەر و ئەمەیە خوارد ئێستا تو گیرت کردە بە دەست گۆشت خواردن و مریش خواردن و نازانی لە چی نیعمەتێ بخۆی یێوارە سفرە داخەی نازانی کامەی بخۆی سێر کامەی بکەی ئەی بۆ سوپاسی خوا ناکەی ئەی تۆ چیت گەرەک نازام گەرەکتە بیتە چی گەرەکتە چی بکەی خەڵکی ئێمە بەداخەوە سوبحان الله ئەمڕۆ بەس چاوی بڕێتە پارەکە لە ماڵە قاسەیەکی هەبێ بڕێ دەفتەری هەبێ دۆلاری هەبێ پارەیە بێ 25 هەبێ وەخەی تری دەوڵەمەندە ئەمەی نەبێ دەوڵەمەند نییە وانێ بەخوا ئەبێ زۆر سوپاسی خوا بکەین ئەگە سوپاسی خوا نەکەین تەکیدتان لێبێ کەسێکین لە ڕۆژی قیامەتە لەو کەسانەی کە خوای گەورە عەکسمان ئەکاتەوە کە خراپە بین یەک خاڵمان ماوە دەیەم ئەو کەسانەی کە درۆ ئەکەن خوا پەناماندا زبانیان تێتە لای تۆ دەسەخاتە سەر سێنگ تۆ پیاوێ چاکی وای فڵانی فڵان ئیتر وا لێکات واتە حەوت تەبەقەی ئاسمان کە پشتی لێکردی وا پشتەشکێنێ وا داپێتەوە لە حەوت تەبەقەی ئاسمان و ڕێک دەدەزەوێ یعنی لێرە ئەگەر سەد بێ لەو دیمە هە پشتی لێکردی ڕێک چیەکە عکسی قسەکانی خۆیەوەکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام کابرات بێ لە ڕۆژی قیامەتە دوو زبانیە دوو زبان خوا دوو زبانی بۆ کردووە ئەو خەڵکە گشتی ئەڵێ ئەمە چییە بۆ ئایان بەشەرە بۆ بەشەری واشەیە دوو زبانیەیە چونکە لە دنیادا بەشەر دوو زبانی نییە ئەڵێن ئەزان ئەمە کێیە ئەمە ئەو کەسەیە لە دنیادا دوو زبانیە کرد خوا زبانی کردە دوو زبان ئاوا فەزت حەکا لە ڕۆژی قیامەت چونکە بێ ئینسانی موسڵمان وریابێ ئەمە دەخەڵ هەندێک ترشی ماوە ئینشاءڵڵا لە سبەینیا باس دەکەین خوای گەورە ڕەحمەت لێ بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە خوای لەمانەمان نەکەی لە کۆمەڵی موسڵمانانمان بکەی لەو کەسانەمان بکەی کە لێمان ڕازیە بی لە ساحەی مەحشەردا لە ئەهلی خەیر و چاکە و باشە بین وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته